هەڵکوتانە سەرچەند مزگەوتێکی هەولێر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و دوورخستنەوەی ژمارەیەک مامۆستای ئاینی لە وتاردان ناڕەزاتی چین و توێژەکانی کۆمەڵگای لێکەوتەوە. مامۆستایان و بانکخوازانی سۆران دەست درێژکردنە سەر مامۆستایانی ئاینی و شکاندنی مقەدەساتی مزگەوتەکان ئیدانە دەکەن. من وەکو بانکخوازێک ئیدانەی ئەو کارە ئەەکەم ئەمڕۆ کە دوا بە دوای دەرچوونی بڕیارەکەی وەزارەتی ئەوقاف بۆ دەرکردنی چەند مامۆستایەکی ئاینی لەسەر مووقیفە جوامێرانەکانیان کە لەسەر قوتی خەڵک هاتوونەتە دەنگ کە بەڕاستیەوە هەر نەک هەر بەرتەسکردنەوەی بواری دیموکراسی و ڕای ئازاد ئەوە ئەتوانین بڵێن کارکردنە و لێدانە لە گەورەترین توێژی یان چینی ناو کۆمەڵگا کە مامۆستایانی ئاینین کەچی دەبینین کێشە بە کێشە پێینە دەکرێت دەبینین دەستەڵات لە بڕی ئەوەی کە ئومێدێک بۆ خەڵکی بجێڕیتەوە کەچی خەم و پەژاریان بۆ زیاتر دەکات. کێشە ئەو مامۆستایانیانە هەرچێک بێت ئەوەندە گەورە نەبوو کە بەو چەشنە گەورە بکرێت. کوردەواری گوتەنی دەستەڵات گا لە چاوی خۆی نابینێت بەڵام زل لە چاوی خەڵکی بەدی دەکات. طبعا مامۆستایان یانی شەگەر حەق نەڵێن حەق گۆ نەبن حەق ڕازگۆ نەبن هێدی ئیشیوان ئەوەیە ئەوان لە شوێنی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و میلادگەری پێغەمبەرن ئەوەی کە بۆشیان ماوەتەوە لە میلاتی پێغەمبەر ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ڕێگەری ئەوەشیان لێ بکری ئەو شتانە نەگوتری هەر کەواتە وتار نەدەن باشترە. جا بەڕاستی دڵگیرانین بە دەستدرێژیکردن بۆ سەر مامۆستایانی ئاینی و شکاندنی مقەدەساتی مزگەوت. هاوڵاتیانی سۆران سوکایەتیکردن بە مزگەوت و لادانی مامۆستایانی ئاینی لە وتاردان بە کارێکی ناڕەوای دەزانن. بەڵێ دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانەوە بەڕاستی کارێکی زۆر نەشیاوە. لێرە من ڕوو لە وەزیری ئەوقاف بە وەکالەت دەکەم چونکە خۆی ئێستا وەزیری ئەوقاف نییە بە وەکالەت وەزیرە. تۆ بۆ خۆت بە نایاسایی لە شوێنێکی ئەی چۆن یاسا دەرەکەی چۆن ڕووی ئەوە یاسا دەربکەیت. دوایە من ئەڵێم لە بڕی ئەوەی دەست بۆ مامۆستایانی ئاینی و مینبەرەکان ببن بڕۆن دەست بۆ گەندەڵکاران ببن بڕۆن ئەوانن لە کارەکان لە شوێنی لەو شوێنانە بە دوور بخنەوە کە بە نایاسایی لەوێنە و هاوڵکتانە سەر مزگەوتەکان بە شتێکی ناڕەوا دەبینین چونکە لە هەموو سیاسی و سەردەمەکان ئەو شتانە هەبووینە بەڵام لە کەسانی نەشیا و دژە کورد بەرامبەر کوردیان کردێ بەڵام ئێستانەکە کە کوردێکە پێویستە بە خۆداچونەیەک بکات بۆ ئەوەی شتی خراپتر نەبێت. ڕازگۆیان و پەیامدارانی ئیسلام هەمیشە لەسەر ڕازگۆییەکان لەژێر دەسەڵاتە ستەمکارەکان تووشی ناڕحەتی و زیندان و دوورخستنەوە بوونەتەوە. بەڵام ئەم پەیامە وای لێکردوون زیاتر لە نێوگەل سەربەرز بن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.